يا دەکەنت پشکۆن بڵێ سەی. لە کاتی پیاسەکردن بەنێو بەهەشتی عاشقانی گۆڵ خۆمپێرانە گیرا و دەستم کرد بە گۆرانی گوتن بەڕاستی هەر کەسێک بەو ناوچەیەدا بێ و ئەو دیمەنە جوانانە ببینێ وەکو من عاشق دەبێ و دەست دەکە بە گۆرانی گوتن. هەر بەدەم گۆرانی گوتنەوە بڕیارمدا جووسندیەک بکڕم و لە دیار دیمەنی جوانی ئۆقیانوسی هیندی بەبێەوە ناخۆش نۆشی بکەم. ئەرە زیاتر وەکو شوێنێکی تاریخی و هەم جێژوانی عاشقانیشە، ئەنی عاشقەکان کە لێرە کۆ دەبنەوە بەڕاستی. ناوچەکە هەتا بڵێ ناوچەیەکی زۆر جوان و دڵگیرە. یەکەمین شوێن کە عاشقەکەت لە بۆی بینی بەڕاستی ئێرەیە. ئەم نێژم یانی ئەگەر خێزاندار بووم یان عاشق بم عاشقەکەم دەیمە ئێرانە زۆر خۆش وەردەگرین پێکەوە. وانە پیاسی دەکەین دادەنیشین لەو بایەفێن کە دێ کاکە وەڵڵە یعنی سینگلیش بی عاشق دەبی، سینگل بی لێرانە لەگەڵ ئەو جەوەی عاشق دەبی، دەبی عاشق چیت کە سینگل بی. ماشاءالله. يا دەکەنت پشکۆن بڵێ سەی ئاگرن ئاگریچەوە لەناو ئاو ئۆقیانوس و هەرە هۆریای داینە وەختی ئاگریە. ئەڵڵا لەو جەوە خۆشەی بەڕاستی ئێرە زۆر خۆشە. شاری گۆڵ بەڕاستی گوناحە یەک شەو تێدا بمینێەوە، بەلای کەم حەقی دووسێ شەو سێ سار شەوی هەر هەیە و ببینێەوە تا وەکو مەتخەکان هەمووی ببینی بەڕاستی چکە بە یەک شەو زەحمەتە و کەڤەری ئەو هەموو جوانی ناوچەکە بکەیت. کوردستان نیشتیمانی کورد. کۆکەناتێک بکڕین؟ یاڵا با بزانین. هەڵەوە. Yes, I want one. Yes. What's the price? How much? 300. Isn't it expensive a little bit? maybe 200? 250. 250? Okay, 250. با 250 روپی که تاخیر دکینو بزنیم. امنا او هر 300 کی دادمه. بعدش ببینیم بزنیم. از تا پریس کی دکه. کدوم سامان داره کی؟ ها، والله ستوتی. Thank you. ڕاستیەوە لە هەموو ئەو کۆکەناتانەیە کە لە سریلانکا تاقیم کردەوە لە هەمویان فرێشترە. سارد یانی ئەوەیە کە ئەو ساردیە نەبوو. واو، that's really good man. زۆر خۆشە، زۆر بەتامە. لەو جەوەیە تو لەو جەوە خۆشەی بەڕاستی کۆکەناتێکی بخۆیەوە بڵێم چی یانی بەڕاستی هەستێکی یەکجار خۆشە. ماچان it's so tasty man. هذا ما بزانم خوش يعني زور خوش لزماني وانسي بس والله هلا بيدكم شي بكم للانترنت. سنغوريا oh Hyundai very good. Yes, thank you very much. زاني سنمان بيك عندك باراشوت دين. Okay, that's 300. Keep the change, okay? Thank you very much. أو سياسة كمان ده باشوي كلاجري بدو صوت بنزاي بيكاتين. سياسة كمان ده موبايل كشمان برنبتوا. راجع مال لخو ما بي.